لەگەڵ ژمارەی خەڵکی گوندی شیوەڕەش بەرەو ئەو شوێنە دەڕۆین کە نێچیروان بارزانی لێی لەدایک بووە. ئەمنێ ساوارەکەی خۆی شاندەم جێ لێ بوومە لە ڕێگای یادگاریەکانیان بیرخۆیان دێنەوە. ڕێگایەکی سەخت و باستەم ئۆتۆمبیل ڕێدەکات. بە نزیکبوونەوە لە سنووری ڕۆژهەڵاتی کوردستان ئیدی ڕێگای ئۆتۆمبیل نەما. ئەوە بەردی شیری تیرادا لە 66 مارێک کاک ئیدریس بارزانی هاتە ئێرە ئەو منتیقەی ئەوە مرچیمەیە بە پیادا ڕێگا دەگرینە بەر. ئێرە بەردی کەشکانە کاک نێچیر بارزانی لێرە بوەلەت بووە. ئێرە ماڵی ئیدریس بارزانی بووە ساڵی 1966. تا تەمەنی پێنجمانجی ئەمەشکەفتە شوێنی ژیانی نێچیروان بارزانی و ماڵباتەکەی بووە. نێچیروان بارزانی و دلۆڤان بارزانی دوانە بوونە و هەردووچان لەم ئەشکەفتە لەدایک بوونە. مارە سەرۆک بازانی هاتە ئێرە پێجەیەکی زۆر قیم بوو لەبەر مام عەبدوڵڵا خاوەن زەویزاری ناوچەکەیە. مستەفا بارزانی داوای لە باوکی کردووە ئێرەیان بە شێوەی کاتی پێ بدات. ئێرە منتیقەی مەیە ملک و منتیقەی مێ بەردی کەشکانی پێ دەلێت. مارە بارزانی هات ئێرە تەماشا کرد ئێرە پێجەیەکی زۆر خۆش بوو لە بە تەیارێش قیم بوو هات ئەلێرە بوو گوتی دێ لێرە بەگوتی یاخوا بەخێری زۆرن پێ خۆش بوو. هەندێک وێنەسی گوتیان کاک نێچیر بارزانی بەوەلەت بووە. ئەشکەوتەکەی دۆسێبەر 4 کیلۆمەتر لە حاجۆمەران و کەمتر لە کیلۆمەترێک لە سنووری ڕۆژهەڵاتی کوردستان دوورە. ئەمە تقریبان 2 مانگان لێرە بە جیرانەتی لێکنێک بووین دوێ ئەمە بارەکە چوینە مێرگە درێژێت ئەوانیش ماوەکی لێرە بوون و پێم چوونە بەرکلۆری بەرکلۆر لە کن کۆدویە. ئەو کاتەی ئەشکەوتەکە ماڵی ئیدریس بارزانی بووە. هەمیشە فڕۆکەکانی عێراق ویستویانە بۆردومانی بکەن، بەڵام سەختی و نزیکی لە قەڵا سەربازیەکانی ئێران نەیانتوانیوە. تارە محەدە لە گەڕا لە خێڵی دەدا لە خەڵکی دەدا لە ڕەوەنگ دەدا بێرەدا دەڕۆیە خوارێ حتا زارگەل و دۆڵێ شاورێ و ئەوەی سنووری وان بوو لێیدا خولاسە ڕۆژانان لە دوی دەگەڕە ڕۆژانە دووماڵ لە بارزانی دەگەڕات تیارە. شەڕی عێراق و ئێران گۆڕانکاری بەسەر ئەشکەوتەکەدا هێناوە. ئۆردومان ڕووخاندوویەتی. لە زەویەکەشیدا هێشتا بناغەی چادر و پەناگەکان ماون. ئەو گۆڕایە سێخی وەتی لێبوون ئەوە بناغەکانیشیان دیارە سێخی وەتی لێبوون ئەلێرەکانە ئەلەو منتیقانە ئەگە میوانە کەسە کات بە وەکو پێشوازی یان لێرە سرعاتیان دەکرد ماڵ و منداڵ دادەنیشت لە کاتی دەشان زانی چۆختەکی تارە دێ و ترسە بوو ترسگەلک زۆر بوو ئەوانە دەچوونە ئەو ناو ئەشکەوتەی دەچوون ناو ئەو ئەشکەوتەی ئەوکمی وایە من گەلە زار دەگە بام داهاتم لەگە خزمەکەم داهاتم بۆ ئەو منتیقانە ماڵن لەسەر ڕێبوو دەبینی گەلە زار باجی بامیان دەکرد ئیشە گەشتێک با پێیان دەکرمە لەسەر ڕێبوون ئەو خەڵکە لێرە نەمابوو ڕۆی بوو چۆ بۆ منتیقەیەکی شوێ دەڵێن کوێستانی مێرگە درێژان. کۆتایی ساڵی 1970 ماڵباتی بارزانی دێنەیەرە و ئەم خانووە دروستەکەن. ئێرە بەردی تەشی ڕێسا ناوچەیەکی بەرز و دەڕوانێتە حاجۆمەران. ژێرەوەی ئەشکەفتێکی دەستکرد و 3 دەروازەی هەن. تانسکۆی شۆڕش شوێنی هاوینەی ئەوان بووە. لە تەشی ڕێسێ و لە مێگوڵێ لەوێن دەرێ خانیان دروستکردن خیوە تێشی زۆریان لێوەڵدا بوو ئەمە ڕۆژانە دەسووی لەوێ کرێکارین دەکرد ڕۆژێ بە دنیارش لێوێ کرێکارین دەکردی پارەیان داینێ و حتا گردەکە کە کۆڵدراوە من دەگەداومە و خیوەت و ئاوەدان وشە پەیدا بوو ترس نەما ترسێ تیارێنما بە حکمی ئەوەی دۆشکەشی گەلک زۆریان لە دەورە خۆخۆ کوشتیواندانا و تارە بەربوونێک دو تارە بەربوونەوە لە عاجمەرانیان ڕالێدان لە مەمی خەلانیان لێدان زۆر بە قەوت بشۆڕە لە خوای بەزیاد بێت. ماوەی 13 ساڵ ماڵباتی مستەفا بارزانی و 8 ساڵی تەمەنی نێچیروان بارزانی ئەم کوێستانە و چیاکانی ناوچەکە بوونە. بەختیار قادر ڕوودا و شارۆچکەی حاجۆمەران.